نانەوەی ڕووفاتی ئێزیدەکان بۆ زێدی خوان و بە خاک سپاردنیان دەچێنێت لای زۆر بەڕێز تەلال هەسکانێ سەرپەرشتیاری پێشوازیکردن ناو ڕووفاتەکان ڕاستەخۆ بە شێوازی ئێستریم لە دهۆکەوە لەگەڵمان دەبێت. سڵاو لێ بێ کاک تەلال، ئەم کاتت باش. دەست پێ دەمانێت ئەو بپرسین هێنانەوەی ڕووفاتی ئێزیدیەکان و بە خاک سپاردنیان بەکوێ گەیشتووە؟ دەستخۆش بڕاستی ڕۆژەکە گەلێکێ خەمگرانە لە ئێزیدیا و ڕۆژەکە گەلێکێ نەخۆشم ببینن دیسا دەنگێ ڤان دەیک و خوشکاوان ویش پشمەتێ و دیسا ڕۆفاتێت شەهیدن ئیبادێ بەری 10 ساڵە هاتینە کوشتن دێنە شنگالەی ڕۆژنت گەرگێ گرانن ئەف تشتێ هوسا و ئەف ڕۆژن هوساکرینە ڤی خەلکی هەکە بریناوان نەیتە دەرمانکردن و هەکە ساغ نەبن. ڕاستی ئەمژی وەکو ئێزدیل vê derê وەکو سەرپرشتیارێت ئێدوان ئیڤێن تاوانە محاولتکن بووی شکلێکی وەکە بیژی ڕێز هەبێش وان شەهیدارە و قیمەتێ وان ڕە استقبالەوان بشکلێکی ڕێز لیگرتن بێتە لیکردن شنگالێ بێتەکردن احتراماوان بێتەکردن کەرامەتاوان بەرچاو بێتە دانین ئەم کارە بنە بشکلێکی جوان ڤان مەراسیما ڕێبە بن و خەڵکێک لێ کۆم ببێت. باشە کاک تەلال، هەڵبەتە لەو ڕووداوە ناخۆشەی کە لە ساڵی 2014 بەسەر ئێزیەکان و بەسەر شنگالیەکاندا هات بەشێکی زۆری با بڵێن هاوڵاتیان لە ئێستادا بێسەر و شوێنن بۆ هاوکات بەشێکی زۆریش لە گۆڕە بە کۆمەڵەکان جگە لەمانە ئێستش بوونیان هەیە. بە دیاریکراوی هێنانەوەی ئەم ڕووفاتانە تا چەندە وا دەکات کە بە جۆرێک برینی ئەو هاوڵاتیە خود ئێزیەکان ساڕێش بکات. ئەبراستی وەکو دیار هەتانەوە تقریبا نزیکی 1700 ئSD مەسیرە وای دیارە ئەس بیژم یان تشتێ هاتیە سەرێوی خەلکی تشتێک نایتەکردن هەکە دلێوان خۆش بێ و سابزوو دێ گەلێکی ڤەکێشێ ئەف خەلکی حەوجەیە قەرەبوو بێ ئەف خەلکی حەوجەیە کەرامەتەوان بێتە بدانین بەرچاف ئەف خەلکی حەوجێ تشتێک ژیرە بێتەکردن هەردوو عالی هەردوو حکوومەتاوە حکوومەتە عراقی حکوومەتە کوردستانی تشتێکی وسای زوو دلێوی خەلکی خۆشناک و دلێوی خەلکی سار ناکە هەکە کار بنوان بریناش بیر بکەن خەلک گەلێکی عاجز بووە شعودت حکوومەتێ و هەرڕۆ بریارێکی دن و تشتێک سەر ئەرد الواقعانینە بەجا خەلکی حەوجێت تشتێک بێتەکردن هەکە بزان بن فعلیان خەلکێڤی وڵاتینە و فعلیان کەرامەتاوان تدانین بەرچاو. بەڵێ ئەو چلوێک ڕووفاتە کاک تەلال پشکنینیان بۆ کراوە کە سوکارەکانە ناسینراونەتەوە لە ئێستادا خانەوادەکانیان دەزانن کە ئەو چلوێک ڕووفاتە ئایا کە سوکاری ئەوانن یاخودنا؟ پرسیارەکەم دووبارە دەکەمەوە ئەو چلوێک ڕووفاتی کە بڕیار ئەمڕۆ بە خاک سپێدرێن پشکنینیان بۆ کراوە کە سوکارەکانیان ناسێنراونەتەوە دەزانن کە خانەوادەکانیان کێن خانەوادەکانیان لەوێ ئامادەیان هەیە کە بتوانن تەرمەکانیان وەربگرنەوە. ئەرێ ئەکیدا ئەوە ئەو چێل و یەک ڕووفاتی هاتینە vê derê کە سوکارێوان vê derêna ئەوە ژی هەنەک عائلەت سێ کەس نافدەینە چار کەس نافدەینە کە سوکارێوان و مرۆڤێدوان و عائلەتێوان هەنەک ژی عائلەتێوان چوبنەش دەرفەی عراقی ئەو ژی هاتینە vê derê حاضر بووینە و غێری کە سوکارێوان ئێزدی هەمووکە خۆ ئیرۆ دیتێ کە سوکارێوان و هاتینە vê derê حاضر بووینە. باشە هەڵبەتە لەمڕۆدا کە کاتێک کە ڕێوڕسمی بە خاکسپاردنی ئەو چلو یەک ڕووفاتە بەڕێوە دەچێت هاوکات کە سوکاری شەیدان لایەنە پەیوەندیدارەکان پەیامیان دەبێت تایبەت بە گێرانەوەی یاخود گەڕانەوەی ئەو ڕووفاتانە و بە خاکسپاردنیان بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ ئەو پەیامانەی کە لە با بڵێن بە خاکسپاردنی ئەو ڕووفاتانەیە بە تایبەتتر لەلایەن کە سوکاری ئێزدیەکانەوە بوونیان دەبێت پەیامیان دەبێت چی لە خۆ دەگرن دەیانەوێت چ پەیامێک بگەێنن؟ براستی پەیامە ئێزدی هەمووکە vê derê ئەوە ئەو ڕووفاتن مای ینی دو مەقبەرە شنگالێ هاتی گۆڕێ کۆم هاتینە دیتن شنگالێ هەتان هۆ نزیکە پێنجێڤەکە نیڤێوان هەتان هۆ مایە ئەف 10 ساڵ چوون نیڤێوان مەقبەرە هیچ نەهاتێڤەکردن ڕاستە شغل نوکارن هاتێکردنش ئالی فەریقن دووەلیڤە و شاری حکوومەتیڤە بەس نەبووی ئاستێکم بژن خلاص بووە گەلک گۆڕشوان نهۆ تهدید السەر مەترسیل سەر هەیە هەکە ئەو هەستی بچن پەیامە خەلکێ ئەوە لە زی دەست باڤیژنە ڤان مەقبەرن مایی ڤەکن و خەلک ژی وەکو گوتی ناس بکە ئێدوان کات مەفقودێن ئەلڤان مەقبەرە دەینە پەیامە خەلکی ئەوە مافێ ئێڤان
وقوتي افيل جور كومدا بيت السينين وما في وان بدنيتي حكومه عراقي وبشكل زي بافجنا افيد ماي بەڵێ کاکتەلال ئەو چ گروفاتە لە بەغداوە دەهێنرێتە بۆ شنگال و لەوێ بە خاک دەست پێدرێن ئەو شوێنانەی کوێن کە ڕوفاتەکانی تێدا بە خاک دەست پێدرێن دەگەڕێنە بۆ گوندەکانی خۆیان یاخود کۆمەڵە گۆرتان بۆ ئامادەکردون کە ڕوفاتەکان پێکەوە هەمویان بە خاک دەست پێدرێن شوێنەکان کوێن؟ بريد الرجاء او وقوتي مراسم الرسمي لبغداد بون الفيدري هاتين الشنقل نسبة تذكارية إبادة ميموريالية إبادة إزديا يلشنقالي همو الفركون بن وباشي هر جندكي يدخوا والرفاتي خو هالقريب بالجندي خو فشيري يد كوتشو دبنا كوتشو يد حردان دبنا حردان يد قناة دشنا حردان وهر جندك دي دسيق جيجين هر يجي دبنا مقبرة خو نجي هكي تبجي همو دي قشتي تدا إنا فشارتن باشە کاکتەلان دەمەوێت ئەوە بزانم لە ئێستادا دیارە 41 گروفات دەهێنرێنەوە بۆ زەدی خۆیان و بە خاک دەستێن بەڵام ژمارەیەکی دیکەی گۆڕی بە کۆمەڵ هەیە ژمارەیەکی دیکە با بڵێن لە ئێزدی بێسەر و شوێن هەیە ئەم بە خاکسپارتنی 41 گروفاتە چۆن دەکەنە دەرفەت بۆ با بڵێن دۆزینەوەی ڕوفاتەکانی دیکە یا خودهێنانەوەی ڕوفاتەکانی دیکە و واروها دۆزینەوەی بێسەر و شوێن بووان تزاني او دهيجي ما بحث كر قالك وقوتي نخوش بإزديا وقتي بزان بن هرو دي چندكا إنن هرو دي سيهي إن هرو دي تشيلي إن إش هزارة فجافت بيت دل نخوشيا خلقي براستيا خودي هناك عائلة 4 نفر دوان 5 نفر دوان يلنيفان كوم بكوش دينا بس دي في جاري في وجبة دواء إنن دو هاي فدي دي السيا إنن أفتش بيت دل نخوشيا خلقي في حكومة أو دائرة طب العدلي ودائرة شهداء أوان تشتغل برشاف داين في خلقي نهر برينا وان فكن او يد مايل مقبره دي دبنا فكرن او وقوتي او رفاتين جفيدريد بن او هستين جفيدريد بن هم قال اك بيننا وجبه هما هون بينن يعني يا دياره افقوتين يا فان ديكا قوتين يا فان خوشكا قالك تشتكي نخوشه قالك الهر مالك از دي نخوشه هر مالك از دي ايرو قوتين كتدري وان دشبر هرو تشتوي او يعني متوقع دو هايفدي سي هايفدي ساسي تشيلك يعني کاکتەلان بە بڕای ئێوە لایەنە پەیوەندیدارەکان و حکومەت دەکرێت بڵێن ڕێکارەکانیان ڕێکارێکی خێرانە بۆ گەڕانەوەی ڕووفاتی ئێزدیەکان یاخود بە جۆرێک دەکرێت هەمووی بە یەک جار بێنرێتەوە پەیامەکەی ئێوە چیە لەمەدا ئایا پێویست دەکات کە لایەنە پەیوەندیدارەکان بە شێوەیەک خێراتر هەوڵەکانیان چ بکەنەوە بۆ گەڕانەوەی ڕووفاتی ئێزدیەکان بە بۆراستێنە گەشتم دەنگ کاکتەلان باسم لەوە کرد وتم لایەنە پەیوەندیدارەکان حکومەت دەکرێت بڵێ بەپێی پێویست کاریان نەکردو بۆ گەڕانەوەی ڕووفاتی ئێزدیەکان و داوا دەکەن کارەکانیان خێراتر بکەن بۆ گەڕانەوەی تەواوی ڕووفاتی ئێزدیەکان براستي او قلت دولتك واقع عراقي يا باشا افتش تتكرن دولتك كان بيجن بيسر وسروجين ودولتك جك دكتي باشا ما في تشتي بو في خلكيتكن راس النخوش 10 سال شون هيش هاستي البن فان وقوتي فان مقبره دينا بس ما تشتي جهات يجي بجن ما ممنوع وقفتش تكر قالك تشتي تتكرن وقالك تشتي بتكرن بس يعني نهات يكرن امنا بيجن في شغل يجي بسكنين ما دام يهم يناكن اما بيجن ما باشا افجي تشيت بيت خلقي وكي از دي اقليه الفي دولته دو وفي شكل يفتشتهات السيري في بترز لي هذا قرتن في بتر كرامات خلقي بالبرچاف داني بان براستي بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز تەلال هەسکانێ سەپەرشتیاری پێشوازیکردن ناو ڕووفاتەکان سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونە